سڵاوتان لێبێ ئازیزانم ئێوارەتان باش هیوادارم تەندروست باش بن ئەمڕۆژ هاتینەوەلاتان بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازەوە ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگەکەین ئەویش تەندروستی دڵی مناڵانە کە بێگومان زۆر گرنگە کە ئێمە ئاگامان لە تەندروستی مناڵان بێ بە تایبەتی دڵیان ئەنجا ئایا ئەم پاراستنی مناڵەکانمان لە ڕێگەی ئەوەی کە خواردنی باشیان بینی وەرزشیان پێ بکەین ئەمڕۆ بە وردی باسیەکەین لەگەڵ ڕاستانە ئەنجا سلااو لێ بێ ڕاستان چۆنی تۆ باشیش کرد تەندروستی چۆنە هەر بژیت یەخوا باش بیت ساڵتان لێبێ خۆشەویستانم هیوادارم ئێوەش هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن ئەم ئێوارەیەش گەڕاینەوە بۆ خزمەتان لەگەڵ هاوکارم لێنجا بۆ ئەوەی کۆمەڵێ بڕگە و بابەت و تازە و کۆمەڵێ زانیایی تازە بهێنینە خزمەتی ماڵەکانتان جا هیوادارم ئەم ئێوارێژ میوانێکی ڕۆحسوکی ماڵەکانتان بین و کۆمەڵێ زانیاری تایبەتتان پێشکەشکەین هەروەک هاوکارم لێندا ئاماژەی پێیا لە ئەمڕۆیە پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بە مناڵان چۆن بتوانین مناڵەکانمان پارێزین و دوور بن لە نەخۆشەکانی دڵ جا لیندا مناڵان بەشێکی گرنگی کۆمەلگاکەمانن هەم بۆ داهاتوومان هەم دایک و باوک کە کاتێک مناڵێکی هەیە ئەوێ باشترین تەندروستی بە مناڵەکەی ببەخشێ لە سەرەتای ژیانەوە هەتاوەکو ئەو کاتێک کە دایک و باوکەکە لە ژیانە ئەمێنێ بۆیە زۆر گرنگە و پرۆگرامی ئەمڕۆ لەگەڵمان نابن بۆ ئەوی بە ورد و درشتی بچینە ناو ئەو بابەتەوەی کە چۆن بتوانین بە تایبەت دڵی مناڵەکانمان بە تەندروستی بێڵینەوە جالیندا وەکو هەموو ڕۆژێکیش کۆمەڵێ بڕگە و بابەتی تایبەتمان ئامادەیە و کۆمەڵێ هەواڵی تایبەتمان ئامادەیە هەواڵی یەکەممان پێ بڵێ ڕاستە بەسەرچاو هەواڵ یەکەمان تایبەتە بە قەڵەوی لە نێوان مناڵانە ئیندا قەڵەوی لە ئێسایا لەناو مناڵانە زۆر باوە بە تایبەت لە ئەمریکایە کە ڕێژەیەکی زۆری بەخۆیەوە بینیوە و لای خۆشمان زۆربەی جار ئەومان بیستووە کە دایک و باوکان ئەڵێن حەزەکەین مناڵەکانمان خەپە بێت و قەڵەو بێت ئەڵێن وا جوانترە بەڵام لە تازەترین توێژینەوەیە دەری خستووە مناڵانی خوارد تەمەەن 12 ساڵ ئەوانەی کە بڕێکی زۆر چەوری لە لەشیانە هەیە چ زیانێ بە لەشیان ئەگەیەنێ با بەیەکەوە زانایی زیاتر وەرگێنم هەواڵەوە فەرمونون توێژینەوەیەکی فراوان کە لەلایەن نەخۆشخانەی مناڵانی جۆنس هۆپنکینز لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجام درراوە هۆشداری دەدات لە کاریگەری درێژخایەنەکانی قەڵەوی منداڵان لەسەر تەندروستی دڵ لە تەمەنێکی پێگەشتوودا ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 10 ساڵ چاودێری 5,000 منداڵی کردووە دەری دەخات کە کۆبوونەوەی چەوری لە تەمەنی پێش 12 ساڵیدا دەبێتە هۆی گۆڕانکاری پێکاتە لە دیواری خوێنبەرەکاندا و تەنانەت ئەگەر منداڵەکە لەو کاتەشا هیچ نیشانەیەکی نەخۆشی نەبێت بە پێشیکردنەوە بایۆلۆژیەکان زیادبوونی کێش لە منداڵیدا دەبێتە هۆی چالاکردنی پرۆسەیەکی هەوکردنی درێژخایەن لە ناو جەستەدا ئەم هەوکردنە کار دەکاتە سەر ناوپۆشی خوێنبەرەکان و وایان لێ دەکات ڕق ببن داتاکان ئاماژە بەوە دەدەن ئەو منداڵانی کێشیان لە ئاستی ئاسایی زیاترە بە ڕێژەی لە 145 زیاتر تووشی بەرزبوونەوەی پەستانی خوێن دەبن لە تەمەنی هەرزەکاریدا ئەمەش ڕێگەی سەرەکیە بۆ توشبوون بە جەڵتەی دڵ لە داهاتوودا دکتۆر ئێملی ساندرز پسپۆری نەخۆشەکانی دڵی مناڵانە و دەڵێت قەڵەوی تەنها کێشەیەکی شێوەی دەرەکی نییە بەڵکو فشارێکی میکانزمی و کیمیایی گەورەیە لەسەر دڵی مناڵان و خوێنبەرەکان لەم تەمەنەدا زۆر هەستیارن و هەر زیانێک کە بەهۆی شەکر و چەوری زیادەوە پێیان دەگات لەوانەیە بە ئاسانی چاک نەبێتەوە و ئەو جەخت دەکاتەوە لەوەی کەس خواردنی پرۆسسکرا و سوێر هۆکاری سەرەکین بۆ تێکدانی هاوسەنگی کارەبایەکانی دڵ لە منداڵاندا سپۆران ئامۆژگاری دایک و باوکان دەکەن کە سیستەمی خۆراکی منداڵەکانیان ڕێک بخەنەوە و دوورکەونەوە لەو خواردنانەی ڕێژەیەکی بەرزی سۆدیۆمیان تێدایە وەرزشکردنی ڕۆژانە بۆ ماوەی 6 خولەک تەنها بۆ سوتاندنی کالۆری نییە بەڵکو بۆ پاراستنی نەرمی خوێنبەرەکان و ڕێگریکردنە لە ئەستوربوونی دیواری دڵ کە دواتر دەبێتە هۆی سزبوونی دڵ ئازیزان منجا بەو شێوەیە ئەزانین کە تەندروستی مناڵەکانمان چەند گرنگە جیالەوە پێدانی خواردنی تەندروست زۆر گرنگە بۆ ئەوەی کە تەندروستی دڵ و خوێنبەرەکانیان پارێزراو بێ بۆی بیان پارێزین لەوەی کە تووشی ڕقبوونی
خوێنبەرەکان بن بە تایبەتی وەرزشکردن تەنها بۆ نییە کە چاوری لەشدا بوازێنرێت بەڵکو بۆ ئەوەیە کە خوێنبەرەکان لە ڕقبوون بپارێزرێ جیالەوە شێوازی خواردن زۆر گرنگە بە تایبەت مناڵی ساوە یاخود مناڵێکە 2 ساڵە نازانێت کە تام چییە تۆ چیت کەوچکێ خوێەکەیتە چێشتەکەیەوە پێت وایە کە بەتامیەکەی بۆی بەڵام ئەو نازانێت لەسەر ئەوە ڕایەت کە تۆ ڕای ئەهێنی دوایی بەدڵ نییە جالیندا زۆر گرنگە کە مناڵ خواردنێکی تایبەت بەخۆی هەبێت زۆر گرنگە کە دایک و باوک لە سەرەتا و هەنگاو بە هەنگاوی تەمەنی مناڵەکەیەوە ڕەچاو و ڕێنمایی لە پزیشکێکی پسپۆری تایبەت بە خۆراکی مناڵان وەرگێ بووی خۆراکی تایبەت بە مناڵەکە هەژمار بکە جا بەدڵنیە و لە مناڵێکەوە بۆ مناڵێکی کە ئەگۆڕێت کە پێویستە چی بخوا جا هەر لەم توێژینەوەی ئاماژی بەوەیەوە کە خواردنە پرۆسسکرا و خواردنە سوێرەکان چه زیانێ بە مناڵەکە ئەگەێنێ بۆیە زۆر گرنگە لە لای خۆمان خواردنی سەرسفرەی پێوترێ زۆر گرنگە دکتۆر ڕێنمایی و ڕەچاوی خۆی و باتێ ئەنجام مناڵەکەت بخیتە سەر خواردنی سەرسفرە و دانیشە لەسەر سفرە نانی خۆی بخوا و کۆی کە خۆمانی خوین زۆر گرنگە ئەمە بەتایبەت بۆ مناڵەکان چونکە بەڕاستی مناڵ زۆر لە ئێمە جیاوازترە شێوازی مێتابۆلیزم و میکانیزمی جەستەی زۆر جیاوازترەوەتە شێوازی هەرسکردنی جەستەی زۆر جیاوازترە بەدڵنیایەوە ئەو چاوریانی کە بۆ ئێمە زیانی بێ بۆ ئەو دوو ئەوەنە زیانی زیاتر هەیە بۆ زۆر گرنگە ئەو خواردنانی کە ئەدرێ بە مناڵ لە ژێر ڕێنمایی و لە ژێر ڕەچاوی پزیشکێکی پسپۆرا بێ کەوکو ڕێژیمێک وەکو سیستمێکی خۆراکی تایبەت بۆ مناڵەکەت بنووسرێ بێگومان دەست خۆش ڕاستان اینجا جیالەوە باسی حاڵەتێکی ترەکەین ئەویش کونی دڵە کونی دڵ تا ڕادێک لەوانەیە گوێتان لێبوو بێت کاتێک زۆر جار مناڵێک ساوایە یاخود تازە لەدایک بۆ دکتۆرەکە پێڵێ کونی دڵی گەورەیە زۆر جار کونی دڵ ئەگەر بچوو بێ خۆی داخرێتەوە بە درێژایی کات بەڵام ئەگەر بێت و کونەکە گەورە بێ بە ئاسایی داناخرێتەوە ئەگەر ڕوونکردنەوەیەکی بچوو بدەم سەبارەت بە کونی دڵ کاتێک پێتان ئەڵێن کونی دڵ ئایا ئەم کونە لە شوێیە خۆی خودی دڵ لە 4 ژوور پێک هاتووە کە لایەکی خوێنی پڕ لە ئۆکسسیژینی تایە و لایەکیشی خوێنی کەم ئۆکسسیژینی تایە خوێنە کەم ئۆکسسیژینەکە کە پەمپەدرێت بۆ سیەکان پەمپەدرێت و وای لێ ئەکرێت کە پڕ بێ لە ئۆکسسیژین ئەو خوێنەشی کە پڕە لە ئۆکسسیژین بۆ هەموو جەستە ئەنێردرێت کاتێک کە کونی دڵ دروستە بێت لە نێوان دوان لەم خانانە دروستە بێت یاخود ئەو ژوورانە دروستە بێت کاتێکم کونە دروستە بێت و ئەکات کە خوێنی پڕ لە ئۆکسسیژین و خوێنی کەم لە ئۆکسسیژین تێکهەڵاو ببێت کاتێک ئەم تێکەڵبوونە ڕوئەیات چی ڕوئەیات لەسەر جەستەی کەسەکە دڵ ناچارە بێت بە هێزێکی زیاتر پاڵ بنێ بە خوێنەوە ئەمە شواکە کە دڵ هێزێکی زیاتر بدات و جۆرێک لە پەستان بچێتە سەری ئەنجا بۆی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بە کونی دڵ بابێکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون توێژینەوەیەکی نوێ لە سنتەری پزیشکی زانکۆی بۆستن ئەنجام دراوە تیشک دەخاتە سەر پێشکەوتنە نوێیەکان لە دەستنیشانکردن و چارەسەرکردنی کونی نێوان سکۆڵەکانی دڵ لە منداڵانی تازە لەدایک بوودا ئەم توێژینەوەیە باس لەوە دەکات کە زۆربەی کونی لە بچووکەکان بە تێپەڕبوونی کات دادەخرێن بەڵام کونی لە گەورەکان ئەگەر زوو چارەسەر نەکرێن دەبنە هۆی بەرزبوونەوەی پەستانی خوێن لە سیەکاندا و زیانگەیاندن بە شانەکانی دڵ لە ڕووی زانستیشەوە هەبوونی کون لە دڵدا دەبێت هۆی تێکەڵبوونی خوێنی پڕ لە ئۆکسسیژین لەگەڵ خوێنی کەم ئۆکسسیژین ئەمە ژوا دەکات دڵ ناچار بێت بە هێزێکی زیاتر کار بکات بۆ دابینکردنی پێداویستەکانی جەستە ئامارەکان دەری دەخەن کە نزیکەی 1 لە هەر 100 منداڵێک بە کێشەیەکی زگماکی دڵەوە لەدایک دەبێت کە کونی دڵ باوترین جۆرێتی جا ئەم حاڵەتانە دەبێتە هۆی ئەوەی منداڵەکە بە خێرایی ماندوو بێت و ئارەقەیەکی زۆر بکاتەوە و لە کاتی شیر خواردن و کێشی بە زیان بکاتێت دکتۆر مایکل تۆمسۆن پسپۆڕی نەشتەرگەری دڵی منداڵان دەڵێت تەکنەلۆژیای نوێی سۆنەر ڕێگەمان پێدەدات زۆر بە وردی قەبارە و شوێنی کونەکە دیاری بکەین زۆر گرنگە دایکان و باوکان بزانن کە هەبوونی کونی دڵ بەواتای کۆتایی ژیان نییە لە ئێستادا بەهۆی پێشکەوتنی پزیشکیەوە زۆربەی ئەو منداڵانە دەتوانن ژیانێکی ئاسایی بەڕێ بکەن ئەگەر لە کاتی گونجاودا دەستنیشان بکرێن سپۆران جەخت دەکەنەوە کە نیشانە سەرەتایەکانی وەکو شینبوونی لێ و نینۆکەکان یان هەناسەتەنگی توم پێویستی بە سەردانی دەست بەجێی پزیشک هەیە هەروەها ئاماژە بەوە دەدەن کە چاودێریکردنی گەشەی منداڵەکە و پێدانی ڤاکسینەکان لە کاتی خۆیدا زۆر گرنگە چونکە منداڵانی توشبوو بە کونی دڵ زیاتر مەترسی هەوکردنی سیەکانیان لەسرە
ئازیزانم لە ئامارەکانی تایبەت بە توێژینەوەکە ئاماژەی بەوەیەوە کە لە هەر سە منداڵێکە ئەگەری یەکێک لە مناڵەکان ئەوەیە کە بە شێوازێکی زگماگی لەدایک بێ بە کێشەیەکی زگماکی و کێشەیەک لە دڵیا لەدایک بێ جا لە باوترین جۆری ئەم کێشەی زگماکیانە کە لە توێژینەوەکەشە ئاماژەی پێکردووە کونی دڵە ئەم کونی دڵەوەکو هاوکارم لێدا لە پێشترا باسی کرد تێکەڵبوونی خوێنی پاک و پیسە لە مناڵەکەیە جا ئەمە زۆر زیانی پێگەێنێ هەر لە کۆتایی توێژینەوەکە ئاماژەی بەوەیەوە کە زیان بە سیەکانیشی ئەگەێنێ بەدڵنیە ئەمە زۆ گرنگە کە پێشووتر دەستنیشانی پێشوەختە بۆ حاڵاتەکە بکرێت و بەدڵنیایەوە کە پێشتر دەستنیشانکردنی پێشوەختی بۆ کرات چارەسەریشی ئاسانتر ئەبێ نەگا بۆی خوانەخواسە بێ بە حاڵاتێکی قورس و مناڵەکە بچێتە ژێر چاودێریەکی چڕ و یاخود نەشتەگەریەکی قورسەوە بەدڵنیایەوە هەتا زووتر بگەیت بەوەی کە پشکینێکی پێشوەختە بۆ کۆرپەکەت بکەی ئاسانتر و باشتر ئەتوانی چارەسەری پێ بکەین ڕاستە بێگومان ئەنجا لە نیشانەکانیشی ڕاستان ئاراقکردنەوە و زووماندووبوون و شینبوونەوە ئەوانە پێویستەکات دەست بەجێ مناڵەکە ببرێتە لای پسپۆر بۆەوەی کە پشکنینی تایبەتی بۆ بکرێ بزانین کێشەکەی چییە چونکە ئەگەر بێت و کوونەکە زۆر گەورە نەوێ خۆی داخرێت بەڵام ئەگەر بێت و گەورە بێت بێگومان پێویستی بە نەشتەرگەری یاخود هەر چارەسەریەک هەیە کە پزیشکی پسپۆر بۆی بکات بەدڵنیە جالیندا یەکێکی تر لە هەواڵەکانمان باز لەواکە گرنگی ئەوە ئەخاتە ڕوو کە پشکنینی پێشوەختە بۆ کۆرپەکانمان چەند گرنگە لە تازەترین توێژینەوەی ئاماژەی بەوەیەوە کە چەندین دایک کاتێ لەگەڵ کاتە پێشەوەی مناڵەکەیان لەدایک بێت و مناڵەکە لە سکی دایکەکەیەتی پشکنین بۆ دڵی منداڵەکە ئەکەن ئەگەر هەر کێشەیەکی هەبێت دەستنیشانی پێشوەختیان بۆ کردووە و هەر توانیویانە لە کاتی لەدایک بوونەکەیە زۆر ئاسانتر چارەسەری بۆ بکەن جگەلەوەی کە خوانەخواسە بگاتە ئەوەی کە لەدایک بێت و دواتر کێشەی بۆ دروست بێت جا بەدڵنیایەوەمە گرنگی ئەوە ئەخاتە ڕوو کە چەندێک گرنگە لە کاتی ئەوەی کە سۆنارێک بۆ ڕەگەزی مناڵەکە ئەکەیت بۆی بزانی ڕەگەزی مناڵەکە دیاریکەی چییە چەندێکیش دوو ئەوەنە گرنگترەکە بتوانی پشکنینێکی پێشوەختە بۆ دڵی مناڵەکە و بکەی بزانی ئایا دڵی مناڵەکە و تەندروستە یا خودنا جابا بەیەکەوە زانایی زیاتر لەم هەواڵەوە وەرگریم فەرمونون لە دەستکەوتێکی نوێی زانستیدا کۆلێژی شاهانەی لەندەن توێژینەوەیەکی بڵاو کردوتەوە دەربارەی گرنگی پشکنینی دڵی کۆرپەلە لە کاتی دووجانیدا ئەم توێژینەوەیە کە لەسەر 12,000 ژنی دووجان ئەنجام درراوە دەری دەخات کە دەستنیشانکردنی نەخۆشیە زگماکیەکانی دڵ لە هەفتەی هەژدە بۆ 22 دووجانیدا ڕێژەی سەرکەوتنی چارەسەر دوای لەدایک بوون بە ڕێژەی لە 60 زیاتر دەکات پرۆسە بایۆلۆژیەکانی ناوسکی دایک زۆر ئاڵۆزن دڵی کۆرپەلە لە هەفتەکانی سەرەتای دووگیانیدا دروست دەبێت هەر تێکچوونێک لەم قۆناغەدا بەهۆی هۆکاری بۆ ماوەی یان ژینگەیی دەبێتە هۆی ناتەواوی لە زمانەکان یان ژوورەکانی دڵدا بەپێی داتانوێیەکان ئەو دایکانەی شەکرەی دووگیانیان هەیە یان هەندێک دەرمانی تایبەت بەکاردەهێنن کۆرپەلەکانیان زیاتر لە ژێر مەترسی تێکچوونی لێدانی دڵدان پێش لەدایک بوون دکتۆر سارا ویلیامز پسپۆری پزیشکی کۆرپەلەزانیە و ڕوونی دەکاتەوە کاتێک ئێمە کێشەی دڵ لە ناو ڕەحمدا دەبینین دەتوانین پلانی زۆر وردا بنێ بۆ کاتی لەدایک بوون و لە هەندێک حاڵەتی دەگمەندا تەنانەت دەتوانرێت دەستکاری پزیشکی بۆ کۆرپەلەکە بکرێت لە ناوسکی دایکەکەدا بۆ ئەوەی ڕێگری لە سزبوونی دڵ بکرێت و ئەو جەخت لەوە شکاتەوە کە زۆرێک لە کێشەکانی دڵ ئەگەر پێش لەدایک بوون نەزانرێت لەوانەیە لە ساتەکانی یەکەمی ژیاندا ببێتە مەترسیەکی کوشندە بۆ کۆرپەکە پزیشکان ئامۆژگاری ژنانی دووگیان دەکەن کە پشکنینی سۆنەری ورد پشتگوێ نەخەن پاراستنی ئاستی شەکری خوێن و دوورکەوتنەوە لە جگەرەکێشان و کوحول لە کاتی دووگیانیدا هۆکاری سەرەکین بۆ گەشەیەکی تەندروستی دڵی کۆرپەلە ئەم هەنگاوانە نەک تەنها ژیانی منداڵەکە دەپارێزێت وەکو باری دەرونی و دارایی خێزانەکەش لە داهاتوودا سوکتر دەکات. کەواتە زیزانم ئێمە زانین کە لەم هەواڵەوە زانیمان کە دڵی مناڵ لە هەفتەکانی سەرەتای دووژیانیە دروستە بێت بۆیە پێویستەکە زۆر ئاگدار بین ئێمە زۆر جالاوانەی بیسبێتان خۆشتان دکتۆر پێتانەڵێ کە هەفتەی سەرەتا یاخود مانگی یەکەمی سەرەتا سێمانگی سەرەتا زۆر گرنگە بۆەوەی کە دایکەکە ئاگداری خۆی بێت هەم لە خوا خراپەکان وەکو جگەرەکێشان و کوحول و ئەمانە کە بە هیچ شێوێک نابێت دایکی دووجیان بەکاریان بهێنێت جیالەوە نابێت بە شێوەیە کە لە دەوروبەرێکی شابێت کە جگەرەکێشی لێبێت ئەمەش کاریگەری ئەکاتە سەر
کۆرپەکەی لەبەرەوەی شێوازی ژیانی دایکەکە دیاریەکات کە تەندروستی مناڵەکە چۆن بێت. اینجا جیالەوە ئەو پێشکەوتنانی ئێستا هەیە بەرمنە سۆنەری ورد کاتێک کە دایکەکە ئەیکات و ئەزانرێت مناڵەکە چ کێشەیەکی هەیە زۆر ئاسانکاری بۆ پزیشکەکانەکە بۆ ئەوەی کە بتوانن زوو چارەسەری بکەن. بەدڵنیەوە جالیندا هەر ئەتوانن لە توێژەرانی توێژینەوەکە ئاماژەیان بۆیەوە ئەگەر زووتر دەستنیشان بکرێت چارەسەرەکەی زۆر ئاسانترە بێت. تەنانەت ئەتوانن لەو کاتێک کە مناڵەکە لە سکی دایکەکەیەتی بتوانن جۆرێک لە گۆڕانکاری لە پێکاتەی دڵی مناڵەکە بکەن بۆی لە سزبوونی دڵی کۆرپەلەکە بیپارێزن. بەدڵنیەوەیەکێکە لە بەرەو پێشچوونەکانی زانستی پزیشکی کە بە خۆشحاڵیەوە ئەم جۆرە بەرەو پێشچوونانە بەردەوام لە بازاڕایە و بەردەوام لە بەرەو پێشچوونە. جا لێرە ئاماژەی بەوەیەوە کە چەندێک گرنگە کە خانمان پێشەوە پشکنینی پێشوەختە ئەنجام بن و لە هەمان کاتە هەروە کاوکارم لیندا ئاماژەی پێە شێوازی ژیانیان بگۆڕن بۆ نمونەگەر خانمێک شەکری هەبێ یاخودەگە شەکرشی نەبێ ئاستی شەکری خوێنی بە پارێزگاری و بە هاوسەنگی بێڵێتەوە چونکە بەرزبوونەوە و نزمبوونەوەی کاریگەری لە کۆرپەکەکە تەنانەت هەر خواردنێک هەر دەرمانێک کە خانمێک لە کاتی دووجانیە ئەیخوا ڕاستەوخۆ بۆ کۆرپەلەکە ئەگوازێتەوە بۆی بەبێ ڕەچاوی دکتۆر بەبێ ڕێنمایی دکتۆر هیچ دەرمانێک نابێت لە خۆیەوە بخورێت چونکە هەر شتێک بێ کاریگەریەکە سەر کۆرپەکە و لەوانەیە کێشەیەک لە کێشەکان بۆ کۆرپەلەکە دروستکا لە داهاتووە کە چارەسەرەکەی زۆر قورستر بێ لە کاتی لە دایک بوونیان. ڕاستە دەستخۆش ڕاستە نجا ڕاستان باسی شەکرت کرد جیالەوە دایکان ئەگەری توشببوونیان هەیە بە شەکرەی دووگیانیش کە ئەگەر لەوانەی خۆی دایکەکە پێشتر شەکرەی نەبوو بێ بەڵام لە کاتی دووگیانیە تووشی شەکرەی دووجانیە بێ کە ئەمیش شێوازی پشکنین و ئەمانەی جیاوازە دکتۆر خۆی ئەتوانێت کە بزانێت کە هەیەی یاخود نیەتی بە پێی ئەمە چارەسەری بکە بۆیە پێویستەکات ئەو دایکانشی کە پێشتر شەکریان نەبووە پشکنینی تایبەت بکەن بۆی بزانن ئایا تووشی شەکرەی دووجانی بوون یاخود نا. ئەجا هاوڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە دانیشتنی زۆر بە تایبەت ئێستا زۆر دانیشتن بەرامبەر شاشەکان زۆر باوە بزانین چ کاریگەریەک ئەنێتەوە بابێکۆ بچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون. توێژینەوەیەکی نوێ لە زانکۆی ئۆکسفۆرد کە بۆ ماوەی 20 ساڵ بەردەوام بووە پەردە لەسەر ڕاستیەکی ترسناک لادەدات دەربارەی خوی دانیشتنی زۆر و بەکارهێنانی شاشەکان لە تەمەنی منداڵیدا. توێژینەوەکە دەری دەخات ئەو منداڵانەی ڕۆژانە زیاتر لە 3 کاتژمێر لە بەردەم تەلەڤیزیۆن یان مۆبایلدا بەبێ جوڵا دەمێننەوە لە تەمەنی 30 ساڵیدا دیواری خوێنبەرەکانیان بە ڕێژەی لە 125 ئەستورتر دەبێت بە بەراورد بە حوتەمەنەکانی خۆیان. لە ڕووی فیسۆلۆژیەوە دانیشتنی زۆر دەبێتە هۆی خاوبوونەوەی خولانەوەی خوێن و کۆبوونەوەی نیشنەکان لە ناو دەمارەکاندا. جا ئەم حاڵەتە دەبێتە هۆی کەمبوونەوەی هەسیاری جەستە بۆ ئەنسۆلین کە ڕاستەوخۆ کاریگەری دەخاتە سەر تەندروستی دڵ و داتاکان ئەم توێژینەوەیە ئاماژە بەوە دەدەن کە تەمەنی منداڵی تەمەڵی لە منداڵیدا ببورن تەمەڵی لە ناو منداڵانە دەبێتە هۆی گۆڕینی شێوازی کارکردنی مێتابۆلیزم کە تەنانەت ئەگەر کەسەکە لە تەمەنی گەورەیشدا وەرزش بکات شوێنەوارە خراپەکانی تەمەنی منداڵی هەر تێدا دەمێنێتەوە. دکتۆر جەیمس ڕۆبەرت پسپۆڕی تەندروستی گشتی دەڵێت ئێمە ئێستا لە بەردەم نەوەیەک داین کە بەنەوەی دانیشتوو ناودەبرێن کێشەکە تەنها لە قەڵەوی نییە بەڵکو لەوەدایە کە ماسوولکەی دڵ پێویستی بە جوڵەیە بۆ ئەوەی بەهێزتر بێت منداڵێک کە ناجوڵێت دڵی فێر دەبێت کە بە تەماڵی کار بکات ئەمەش لە داهاتوودا دەبێتە هۆی کێشەی لێدانی دڵ و سستی دڵ. پسپۆران داوا دەکەن یاسای 60 خولەک جوڵەی چالاک لە منداڵەکاندا جێبەجێ بکرێت. پێویستە منداڵان هان بدرێت بۆ یاریە جەستەیەکان و کاتی شاشە سنووردار بکرێت و گۆڕینی ئەم خووە سادەیە لە تەمەنی منداڵیدا دەتوانێت مەترسی جەڵدەی دڵ لە تەمەنی گەورەیدا بە ڕێژەیەکی بەرچاو کەم بکاتەوە چونکە بناغی تەندروستی دڵ لە هەرزەکاراندا دادەڕێژێت.
ئازیزانم لەم تۆژینەوەیە ئاماژەی بە خاڵێکی گرنگە زۆر جار ئەومان بیستوە بەداخەوە کە دایک و باوکان دەڵێن مناڵەکەمان عاقڵە و لە شوێنی خۆی دانیشتۆ و هیچ جوڵە ناکە بەڵام ئەمەلی بترسە کە مناڵێکی تەندروست نییە چونکە خودی ماسوولکەکانی و خودی ماسوولکەکانی دڵی بەم سستیە ڕایەن و لە داهاتووە و لە هەرزەکاریدا کێشەی زۆری بۆ دروستەکە بۆیە زۆر گرنگە لەبەرەوەی کە مناڵەکە نان بخوا یاخود لەبەرەوەی کە عاقڵ بێ یاخود لەبەرەوەی کە بخەوێ هەنێشتی تر ناکرێ موبایلێک و شاشەیەکی بردرێتە دەست بۆەوەی کە دابنی شێنانەکەی بخوات بەڕاستی لیندا ئەمە لە کۆمەلگای ئێمە زیانێکی زۆر بە مناڵەکانمانەگەێنێ کە بۆ هۆکارەکان بۆی کە مناڵەکە بۆ نمونە لە میوانیەکە بۆی عاقڵ بێت شاشەیەکی ئەدرێتە دەست موبایلێک و ئایپادێک و تەلەڤیزۆنێکی بۆ ئیش پێکرێ ئەمە بەڕاستی کارەساتی گەورە لە داهاتووە بۆ مناڵەکە دروستەکە نەک تەنها لە هزر و هۆشداری مناڵەکە بەڵکو لە کێشەکانی دڵیە لەم تۆژینەوە باسی لەوە کردووە کە ئەگەر مناڵەکە بە کەم چالاکی دەست پێ بکات ژیانی هەر دڵیشی بۆ شێوەیە ڕایەت بۆی کێشەی سزبوونی دڵی بۆ دروستە بێ بەداخەوە بێگومان اینجا زانایان ئەڵێن کە یاسای 6 خولەک جوڵەی چالاک لەگەڵ مناڵەکانمانە جێبەجێ بکەین بۆ ئەوەی کە بەلانی کەم و ڕۆژانە 6 خولەک جوڵە بکەن اینجا جیالەوە ئەم ئامێرانە کاتێک کە ئایپاد و ئەمانە ئەیخرێتە دەستیان بەلایانی کۆمەڵایەتی و بەلایانی دەرونیشەوە کاریگەریە کاتە سەریان ئێستا کۆمەڵێکی یاری هەیە کە مێشک بە هێزەکات کۆمەڵێک یاری زۆر باش هەیە ئەمانە ئەتوانن بەکاربهێنن لە جیاتی ئەوەی کە ئایپاد دەنە دەستیان بۆ ئەوەی کە هەم کاتی مناڵەکە بەسەر ببرێت و بێزار نەبێت هەمیش شتێک بێت سوودی پێ بگەێنێت بەدڵنیە جوالیندا هەریەک لەم هۆکارانەی کە ئێمە باسمان کرد بەداخەوە لەوانەیە هۆکارێک و زیانێک بەدڵی مناڵەکە بگەێنێت جا بەداخەوە نەبواە شتێک هەبواە بەناوی قەستەرە بۆ دڵی مناڵان بەڵام بەداخەوە ئێمە لەم هەواڵەیە باز لە قەستەرەیەکەکەین بۆ تایبەت بەدڵی مناڵان و کە لە تازەترین بەرەو پێشچوون و تازەترین توێژینەوەیە جۆرێک لە جیاوازی چارەسەر دۆزراوەتەوە بەیەکەوە با بچین بۆ لای ئەم هەواڵە و زیانەی زیات وەرگرین فەرموون توێژینەوەیکی نوێی کلاڤیلاند کلینیک باز لە شۆڕشێکی نوێ دەکات لە بواری چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵی مناڵان لە ڕێگەی قەستەری دەسێوەردانەوە ئەم توێژینەوەی دەری دەخات کە ئێستا دەتوانرێت زیاتر لە 70 کێشە زگماکیەکانی دڵ وەک تەسکبوونەوەی زمانەکان و کونی دڵ بەبێ نەشتەرگەری دڵی کراوە و تەنها لە ڕێگەی قەستەرەوە چارەسەر بکرێت لە پرۆسەی قەستەرەی منداڵاندا بۆڕیەکی زۆر باریک و نەرم لە ڕێگەی خوێنهێنەری ڕانەوە بەرەو دڵ ڕەوانە دەکرێت ئەم تەکنیکە پشتدەبەستێت بە وێنەگرتنی تیشکی ڕاستەوخۆ ئامارە پزیشکیەکان ئاماژە بەوە دەدەن کە ماوەی چاکبوونەوە لەم جۆرە چارەسەرەدا تەنها 24 بۆ 48 کاتژمێرە لە کاتێکدا لە نەشتەرگەری کراوەدا چەند هەفتەیەکی دەوێت هەروەها ڕێژەی مەترسی و هەوکردن بە شێوەیەکی بەرچاو کەمتر کراوەتەوە دکتۆر دەیڤد لویس سپۆری قەستەری دڵی مناڵانە و دەڵێت ئێمە ئێستا دەتوانین زمانەکانی دڵ فراوان بکەین یان کوونەکاندا بخەین تەنها بە بەکارهێنانی ئامێرە بچووکەکان کە لە ڕێگەی بۆری قەستەرەکەەوە دەچێتە ناو دڵەوە ئەمە بۆ منداڵ زۆر گرنگە چونکە جەستەیان بەرگەی نەشتەرگەری گەورە ناگرێت و شوێنەواری برینیش لەسەر سنگیان جێ ناهێڵێت و ئەم ئاماژە بەوەش دەکات کە وردی ئەم ئامێرانە گەشتونەتە ئاستێک کە دەتوانێت بۆ منداڵانی زۆر بچووکیش تەنانەت ئەوانەی کێشیشیان کەمە بەکاربهێنرێت پزیشکان جەخت دەکەنەوە کە قەستەرە تەنها بۆ چارەسەر نییە بەڵکو ئامرازێکی زۆر وردیشە بۆ پێوانەکردنی پەستان و ئۆکسجین لە ناو ژوورەکانی دڵدا ئامۆژگاری دایک و باوکان دەکرێت کە لە کاتی پێویستدا لەم پرۆسەیە نەترسن چونکە زانستی پزیشکی مۆدێرن وای کردووە قەستەرەی منداڵان ببێتە یەکێک لە سەلامەتترین و سەرکەوتووترین ڕێگاکانی پاراستنی ژیانی منداڵانی توشبوو بە نەخۆشی دڵ ئازیزانم بەداخەوە بۆمان دەرکەوت کە قەسەرە بۆ مناڵانیش هەیە و بە خۆشحاڵیەوە جۆرێک لە جۆرە چارەسەرە تازەکان بۆ ئەم قەسەرەیە دۆزراوەتەوە جا بەدڵنیایەوەم ئەمڕۆ زیاتر لەسەر ئەوە ڕۆین بزانین تازەترین چارەسەرەکان و جۆرە جیاوازەکانی قەسەرە تایبەت بە منداڵان چۆنە و چۆن ئەنجامەدرێت بەڵام پێش ئەوە ئەچینە وچانێکی کورت و بەدڵنیایە و پسپۆری تایبەتمان لەگەڵایە کە بە ورد و درشتی یەکە بە یەکەی پرسیارەکانی ئاراساکەین و وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە بۆلاتان
دووبارە سڵاو ئازیزانم ئەنجابەوەی زیاتر باسی بابەتەکەمان بکەین ئەویش تەندروستی دڵی مناڵانە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کۆیان زاهیر پسپۆڕی وردی دڵی مناڵان و بەڕێوەبەری نەخۆشخانەی مناڵانی فێرکاری دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدمان کردووە. دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس هەر بژیت. دکتۆرەمە لەوە دەست پێ بکەم جۆرەکانی نەخۆشی دڵی مناڵان چییە؟ زیاتر چ جۆرێکیشی باوە؟ جۆرەکانی دڵی نەخۆشی زگماکیەکان ئەکرێن بە دوو بەشەوە، پۆلێن ئەکرێن بە دوو بەشەوە، ئەوانی کە شین بوونەوەیان هەیە، واتە هەر مناڵەکە لە سەرەتاوە لە دایکە بێت لە هەفتەی یەکەم لە دەڕۆژی یەکەمە بە شین بوونەوەکان خۆیان دەرەخن. جۆرێکی تریشیان هەیە ئەوانی کە شین نابنەوە، ئەوانی کە شین نابنەوە زۆرینەکانن، وەکو کونی بینی سکۆڵەکان. ئێمە گەر ئەم ڕسمە لێرەیە سێرێکی بکەین، باشە ئەمە دوو سکۆڵەیە، سەرۆژ دوو گوێچکە لەیە. عادەتەن کون لە بینی دوو سکۆڵەکانە، ئەمە لە هەمووی باوترێکە، ڕاست لە بینی گوێچکەلەکانە، لە بینی شاخوێنبەر و ئەم بۆرێکی زیادە هەیە لە دەرەوەی دڵە، PDA پێوترێ. ئەمە ژێکێکە لە جۆرەکان. جۆرێکی ترمان هەیە تەسک بوونەوەیە، تەسک بوونەوەی ئەم زمانانەیە. ئەمە ئەو جۆرانن کە ئەگەر شین بوونەوە ناکەن، ئەگەر تەسک بوونەوەکانیان زۆر نەبێ. جۆرێکی ترمان هەیە شین بوونەوەیان هەیە، هەر کە لە دایکە بێ مناڵەکە ئەم بۆریە بۆ نمونە بەعکسەوە دروست بووە. شاخوێنبەر لە لای چەپەوە دەرەچێ، سکۆڵەی لای چەپ، خوێنی ئۆکسیجیناوی ئەیا بە لەش لە ڕێگەی ئەم شاخوێنبەرەوە. خوێنێکە ئۆکسیجینی کەم بێ لە سکۆڵی لای ڕاستەوە ئەڕوا بۆ سیەکان، لە سیەکانەوە فلتەرەکرێت جاریچکێتەوە بۆ لای چەپ، ئەنێرێتەوە بۆ ئێرە. ئەگەر مناڵێک ئەم بۆریانەی عکس بێ، یان کێشەی ترمان هەیە ئەوانی کە خوێنهێنەرەکانیان عکسە بێتەوە ئەچێتە شوێنێکی تر، ئەمانە تۆزێ ئاڵۆزن، شین بوونەوە خۆیان دەرەخەن. ئەمانە ئەتوانین ئەمە پۆلێنکردنەکەی کە دابەشیانەکەین بۆ دوو جۆرەوە. زۆر چاکە. دکتۆر پێما بێت لە ماوەی دوو ڕۆژی داهاتووە بنزیکەی 25 قەسرێکتان ئەنجامداوە بۆ مناڵان بە هاوکاری چەند دکتۆرێک و چەند تیمێک لە کەربەلا و لە بەغاوە و بە هاوکاری چەند ڕێکخراوێک و وەکو ڕێکخراوی مناڵپارێز و کۆمپانیای قەیوانیش کە یارمەتی دەربووە. ئەگەر باسێکی ئەمانەمان بۆ بکەی ئەم 25 نەشتەرگەریە بەیەکەوە ئەنجامتان و کێشەکانیشیان چی بوو؟ ئەگەر بتوانی بە وردی بۆمان باسکەی سپاس دەکەم. پرسیارێکی جوانە. ئەمە 3 ساڵە ئێمە بەردەوامی لەم ئیشەیە. سوپاسی ڕێکخراوی مناڵپارێزەکەین. ڕێکخراوی مناڵپارێز لە سەرەتای دروستبوونیەوە کە بەڕێز هێرۆخان هەستاوە بە دەستەی ینی دامەزرێنەری ئەم ڕێکخراوەیە لە ساڵی 90ەکانەوە هەتاوەکو ئەوەی پرۆژەی دڵی مناڵان ئەتوانین بڵین دەست پێشخەرێکی لەلایەن بەڕێز هێرۆخانەوە دەست پێکراوە. پزیشکی ناردۆتە دەرەوەی وڵات بۆی ترێنینگ بکات، تیمی دەرەوەی وڵاتی هێناوەتە ناوەوە، هەتا گەیشتە ئەوەی کە تیمێکی ناوخۆیی لۆکاڵی لە کوردستانە دروست ببێت. ئەم تیمەی خۆمان لەگەڵ ئەو تیمەی کە لە دەرەوەیە بۆ حاڵەتە ئاڵۆزەکان بە هەمانگی، چۆ بەڕاستی ئەم ئیشانە ئیشی تیمە، ئیشی یەکەس نییە، یانیەوە نییە پزیشکێک بەتەنیا بتوانێت میشانە بکە. بەسپاسەوە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەستاوە بە سپۆنسەرکردنی لایەنە مادیەکە، واتە تێچووی ئەم نەشتەرگەریانە ئەگەر نەخۆشێک بەخۆی لە دەرەوە لەسەر ئەرکی شانی خۆی بیکە لە بەرۆی لە حکومیە ماوادەکەی نییە 6 بۆ 7 ملیۆنەکەوێ. ئەو کاتە ئەوەی کە ڕێکخراوی مناڵپارێز و بە هەمانگی لەگەڵ گروپی کۆمپانیەکانی قەیوانە هەمانگیان کردووە کە ئەم تێچووە وەکو نەخۆشخانەیەکی حکومی لێبێتەوە، تێچووەکە لەسەر شانی خێزانەکان و بگرە کەمتریش لە هەندێکیانە کەمترێکە. ئەمە وای لێ کرد ئێمە 3 ساڵ بەردەوام بی لە میشە زۆربەی زۆری ئەو نەخۆشیانی کە پێشتر لەوانەیە پێویستیان بکردای بۆ بڕۆشتنایەتە دەرەوەی وڵات، یان پێویستیان بە قەستەرە هەبووە کە لای ئێمە ئامێر و شتەکان نەبوو ڕۆشتنە دەرەوە لە باشوور و لە خوارو ئەکرا ناوەڕاست با بڵین، یا چوونە ئێران و تورکیا وڵات دراوسەکان. ئێستا خۆشحاڵیەوە ئاڵۆزەکانیش و ئەوانە زۆربیان ئەوەی کە بە قەسەرە چارەسەرەکرێت و پێویست بە نەشتەرگەری کرانەوەی سنگنەکە لای خۆمان ئەنجامێ دێن. لە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە و جومعە با بڵین 90 نەخۆش 85 بۆ 90 نەخۆشمان سکرین کرد، واتە بینیمانن، هەڵسەنگاندنمان بۆ کردن. لەناو ئەمانەیە لەم وەجبەیە 25مان لێ هەڵبژارد کە لە شاری پزیشکی ئەنوەرشێخە قەسەرەکانمان بۆ کرد لە تیمە لۆکاڵەکەی خۆمان لەگەڵ تیمەکەی بەغداد و کەربەلایە. بەڵێ دەستان خۆش بێ دکتۆر، بەڕاستی ئەم ئیشانە مای دەستخۆشیە هەر سەرکەوتوو بن. ئەجا دکتۆرەمێ باسێکی نیشانەکان بکەین، چ نیشانەیەک زۆر گرنگە؟ ئەگەر زگماکی بێت ئەوە خۆتانە بێت لە ڕێگەی پشکنینەوە بزاندرێت، بەڵام ئەگەر بێت و لە ڕێگەی شێوازی ژیان بە یاخود کەسەکە یاخود مناڵەکە دوای ئەوەی کە چەند ساڵێک ژیاوە ئەنجا نەخۆشەکەی تا دەرەکەوێت، نیشانە سەرەتایەکانی چین کە دایک و باوکان پێویستە یەکسەر بهێنن بۆ لای پسپۆڕ؟
ئەمانە ژەکرێ بە دوو بەشەوە بەڵێ. بەشێکیان هیچ نیشانەی نییە یان ئەگەر کولێکی پچکۆلە لە بینی دوو گوێچکەلەکەیە هەبێت بەڵێ باشە هیچ نیشانێکی نیە کولێکی پچکۆلە لە بینی دوو سکۆڵەکەیە هەبێت کێشە دروست دەکات لەوانەیە هیچ نیشانەی نەبێ لە سەرەتاوە بەڵێ ئەچێتە لای پزیشکێکی سپۆڕی مناڵان کاتێکە ڕۆتین چێکەپێکی بۆکە بە سەماع گوێ لێگرێ گوێ لە دڵی ئەگرێ هەستەکە سەوتێکی نائاسایی هەیە بەڵێ ئەینێرێت بۆ لای ئێمە یانێ بە ئیکۆ یەکلاییکەینەوە ئامێری ئیکۆ سێرەکەین کونێکی بچکۆلە هەیە لە بینی گوێچکەلە یا لە بینی سکۆڵەیە تەسکبوونەوەیکی کەممان هەیە هیچ نیشانێکی نییە بەڵام ئێمە توانیمانە نەخۆشەکە تەشخیصکەین ینی دۆزیمانێتەوە ئەو کاتێ ئێمە قەرارین ئەڵێن ئەمان هیچی ناوێ متابعی ئەوێ 3 مانگ جارێ 6 مانگ جارێ ئەوانە لەوانەیە ئەم کوانە گەورەتر بن یا تەسکبوونەوەکان زۆرتر بێ ئەو کاتە لە سەرەتای لێ دوو مانگی یەکەمیانە لەوانەیە نەخۆشەکە بە هەناسەتونی دەست پێ بکانی شانەکانی تۆزێ هەناسەی سەریعە یان ئەڵێ شیر ناخوا مناڵەکە کە مەمەکەی نێ زوو هیلاکە بێ ڕقمێک شیر دوو ڕقم شیر بە 2 ساعت تەواو ناکە ئەمەیەکێکی ترێ لە نیشانەکان یا ئارەقێکی زۆرەکاتەوە ئەڵێ مناڵەکە لە دکتۆر لە باوەشمایە لە سەرەتاوە زۆر باش بوو ئێستا تەمەنی 2 مانگە 3 مانگە ئارەق زۆرەکاتەوە ئارەقکردنەوەکەی بێ حەدە زوو هیلاکە بێ تەنگە نەفەس ئەبێ ئەمانەیەکێکن لەو نیشانان نیشانێکی تر ئەوانەی کە ئاڵۆزەکانن بە شینبوونەوە خۆیان دەرەخن لەوانەیە پێویستکە مناڵەکە نەتوانێت شیر بخوا و شین ببێتەوە هەر داغڵێکی لە نەخۆشخانە یان کە سوکارەکەی لە ماڵەوە هەست بە شینبوونەوەکەن ئەمە نیشانە گشتیەکانە بە زۆر دکتۆر بە دڵنیایی ئێستاکیدم کە لەوەی کە دایک و باوکان ڕاستەوخۆ ئەم پرسیاریان بۆ دروست بوو هیچ کام لە دایک و باوکانیش حەز ناکەن مناڵەکان بچێتە بەر ئەم کێشانە و هەر کێشەیەکی نەخۆشی دڵبێ لە مناڵەکانیانە باسێک لەو بکەین چۆن بتوانن دایک و باوکان پارێزگاری لە هەر نەخۆشیەکی دڵ بکەن لە ناو مناڵەکانیانە هەر لە سەرەتای کاتی دووجانیشەوە هەتاوکو لە دایک بوون و دواتریش تەمەنی گەورەی ڕاستە ئێمە خۆی نەخۆشیە زگماکیەکانی دڵی مناڵان ئەو نەخۆشیان لە وڵاتانە زۆرە کە وڵاتە فەقیرەکان با بڵین یان ئەوانەی کە عەدەدی مناڵیان زۆرە ینی ئەگەر ئێمە بگەڕێینەوە بۆ پێشتر لەوانەیە لە ماڵێکە جاران 10 مناڵیان هەبووە 8 مناڵیان هەبووە حوتیان هەبووە نەزانراوە خەڵک ئەڵێ مناڵێکمان لە دوو مانگیە هیلاک بوو شینبوونەوەیەکی هەبوو بەداخەوە نەمانزانی هۆکارەکەی چییە بەداخەوە جانی لە دەزا لەوانەیە ئەمانە هەو بێ بۆیە وعی عام ئەوەی کە باشە پێڵین تەندروستی خەڵک هۆشیاری تەندروستی ئەمە زۆر گرنگە ئیستا لەخوا بە زیابێ بەرەو باشبوون ئەڕوا یعنی دایکەکان پێشەوەی مناڵەکان لە دایک بێت فیتاڵ ئیکۆ ئەکرێ ئێمە بە ئامێری فیتاڵ ینی هەر لەسەر دووگیانێکەوە ئەتوانین نەخۆشیەکە پێشوەختە تەشخیصی بکەین ئەمەیەکێکە لەوانە ئەو دایکانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە شەکرایان هەیە زەختیان هەیە گەشکیان هەیە دەرمان بەکارهێنن ئەمانە ئەبێ بەڕاستی ینی زۆر بە لەلایەن پزیشکی پسپۆڕی ژنان و مناڵبوونەکانیانەوە پێیان بڵێن کە ئێمە نەخۆشیەکمان هەیە یان نەخۆشیە جینەکان بۆ نمونەگەر لە مناڵێکیان داون بێ یان نەخۆشی کرۆمۆسۆماتی هەبێ بێ تەرکیزیان هەبێت ئەگەر پلانیان هەبوو بۆ دووجانی دووەم بڵێن کە ئێمە مناڵێکمان وایە چونکە ئەمانە بۆ دکتۆرەکە زۆر گرنگە ئەمە لەوە متابعەکان دەست پێەکەین هەموو مناڵێک بۆ نمونە کە داون بێ ئەبێ ئیلا ئیکۆی بۆ بکرێ ئەوانەی کە کێشەی جینات و کرۆمۆسۆمیان هەیە ئەوانەی کە دەرمانی درێژخایەنەکان بەکارهێنن دایکەکان لەسەر دووجانیەکان ئەبێ شکرینیان بۆ بکرێت و نەکتەنها بۆ دڵ لەوانەیە کێشە زگماکیەکانی تریش دروست ببێ هەیە پەیوەندی بە مێشک و دەمارەوە هەیە پەیوەندی بە پەلەکانەوە هەیە یعنی ئەمانە ئەو ڕێنمایە گشتیانن کە بێ ئاگایان لە خۆیان بێ و لەگەڵ پزیشکەکەشیانە ڕاوێژیان هەبێ بۆ ئەوەی کە لەو حاڵەتانەیە وەکو فەرقی هەیە لەگەڵ نەخۆشیی ئاساییەکە هیچ مشکلێکی نەبێ لە خێزانەکەیە هیچ کێشەیەکیان نەبێت ڕاستە دەست خۆش دکتۆر پرسیارێک لێرە یەتاراوە ئایا شێوازی ژیانی دایکەکە دەور ئەبینێت بۆ ئەوەی کە مناڵەکە تووشی ئەم حاڵەتە نەبێت بن من لە کاتی دووجانیە بەتایبەت لە سێمانگی یەکەمە پێویستەکە هەنێک شت هەیەنەی کە ئەو شتانە چین بەدڵنیایی وەکوتم یەکەم بەکارهێنانی دەرمان هەندێک خەڵک هەیە نازانێت پلانی دووجانی نییە نازانێت دووجان بووە لەوانەیە علاج بەکاربێنێت یا بچێت مەسەلەن پەتایەکی گرتووە و تۆزێ هەناسەی تونەوە چێ ئەشعەیەکی سنگە گرێت زانێ التیابات یەک شتێکی تیشکی ئێکس ئەمانە هەمووی هۆکارە بن یان ئەوانی کە جگەرە و ڤیپ و نێرگەلە بەڕاستی ئێستا خەریکە بەرەو ئەو بابەتە جگەرە لەم لاوە نەسیحەت دەکەین کەم کرێتەوە سێرەکەین خەڵک لە ئافرەتانیشە ڤیپ و نێرگەلە ئەمە
ڕاستەوخۆ لەسەر تەندروستی مناڵەکە و لە کێشە زگماکیەکانە لە وڵاتی ئێمەنا لە دەرەوە ئەلکۆهۆل ئەوانەیە ئەلکۆهۆل بەکارهێنن مەشروبات ینی ڕاستەوخۆ پەیوەندیی ڕاستەخۆی هەیە لە بۆ هۆکاری نەخۆشە زگماکیەکان زۆر چاکە وێ بێ ئاگامان لەو پۆینتانە بێت زۆر چاکە دکتۆر ئەگەر باسێک لە خوتی پرۆسی قەسەڕەی تایبەت بە مناڵەکان بکەین لە ئێستا بەرەو پێشچوونی تازە لەم قەستەرم لەم نەشتەرگەری تایبەت قەسەڕی بۆ دڵی مناڵانە چۆنە و تازەترین بەرەو پێشچوونەکان چیتیا هەیە لە کۆنا چۆن بۆ و ئێستش چۆنە لە ئێستا وەکو چۆن تەکنەلۆژیا پێشەکەوێ زانستی پزیشکی پێشەکەوێ ئەمانە هەمووی تەسیریە بێ لەسەر ئەو شتانی کە پێشتر لەوانەیە نەتوانرابێ بکرێ یان بە نەشتەرگەری کرابێ ئێستا بە ڕێگەی قەستەرەیان مینیمەڵ ئینڤیزڤ بە سکۆپ ئێستا زۆربەی زانستی پزیشکی بەرەو ئەوە ئەڕوا لەوانەیە ئێمە ساڵان ئەو کونانەی کە لە بینی سکۆڵەکانە هەبوو نەمانەتوانی بە نەشتەرگەری بیکە بە قەستەرە بکرێ ئەکادیمیا ئەمریکی ئێستاش ئەڵێ ئێمە لەگەڵ ئەویان نین بەڵام لە هەموو دنیاە لەبەرەوەی ئەو ئامێرانە ئەو سەدادانی کە دروست ئەکرێ دیڤایسەکان کە دروست ئەکرێ بۆ گرتنی ئەم کونانە زۆر بەرەو پێشچووە نەوعیەتەکەی گۆڕاوە کواڵیتەکەی باشتر کراوە ئێمە ئەتوانین بڵین ئەو حاڵەتانی کە پێشتر زۆرینەی بە نەشتەرگەری پێویستی بە نەشتەرگەری و بە سنگکردنەوە هەبوو ئێستا بەشێکی زۆری بە قەستەرە ئەتوانرێ حەل ببێ مناڵ ئەبێ بە بەنجی عام بکرێ لە بنڕانەوە زۆربەی داغڵە بین لە دەستەوە داغڵ نابین فەرقی هەیە ئەوانە بۆ گەورەکان کەسێکە گەورە بێ بۆ دەمارەکانی دڵەوەی کەڵێ شەبەکە و باڵۆنی بۆ کرێت لە دەستەوە داغڵە بێ ئیشی زگماکی دای من لە بنڕانەوە و لە دەمارە گەورەکانەوە داغڵە بین لە بەروی حەجمی سەدادەکانی ئێمە گەورەترێکە و ئەڕۆینە ئەم شوێنانەوە مثلەن ئێمە لە لێرەوە داغڵە بین کە ڕۆینە ناو دڵەوە لەم بۆریە خوارەوە داغڵە بین ئەتوانین چینە بێ ئەگەر کوونەکە لە بینی دوو گوێچکەلەکە بێت لێرەوە پەڕینە ئەو بەرە و سەدادەکە دانین لە سکۆڵەکە بێ بە هەمان شێوە تەسک بوونەوەی شاخوێنبەرەکان هەبێ باڵونیان بۆ کرێ فراوانیەکەی ئەمانە هەمووی بە ئامێری خەستەرە کرێ دانانی شەبەکەکان جاران تەسک بوونەوەی ئەم شاخوێنبەرە ئیلا بە نەشتەرگەری حەلە بوو ئێستا توانی شەبەکەیەک لێرە دابنێ بەبێەوەی پێویستی بۆ هەبێ ئەنی ئەمە ئەو پێشکەوتنانەیە کە لە زانستی پزیشکیا بەخۆیەوە دیوە و لە ئەوانەشی کە پێشتر هەر نەشتەرگەریان ئەویست ئێستا بە ئامێری سکۆپ زیشکە نەشتەرگەرە هاوڕێکانمان ئەزانن ئەوی زۆرەوەی گۆڕینی زمانەکان جاران زمانەکانە بۆە سنگ بکرایەتەوە دڵ بکرایەتەوە زمانەکان بگۆڕایە ئێستا ئەمەش بە قەستەرا کرێ چۆن ئەتوانرێت لە ڕێگەی قەستەرەوە بگۆڕدرێ دروست کراوە سەمامەکە یان زمانەکە ئێستا بە شێوەی با بڵین دروستکرا و حاضر هەیە تۆ لە ڕێگەی قەستەرەوە داخڵە بیت و لەسەر ئەم زمانە کۆنەی خۆی زمانە تازەکە داێنرێت بەبێ ئەوەی پێویستی بەوە هەبێ کە جاران وایە ئەمە بەڕاستی لە هەرە نەشتەرگەری ئالۆزەکان بوو دەستخۆش دکتۆر زۆر سپاس دەکەین زۆر بەخێربێ زۆر سپاس بۆ زانیێرەکانت هەربژیت ئازیزانم بە بشێ هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم هەردەم تەندروست بن خواتان لەگەڵ دکتۆر دووارە زۆر سپاس و دەستان خۆش بێ بە و پرۆژەیە و هیوادارم هەر سەرکەوتوو بن و هەر ئاوا لە پرۆژەی جوانتر و کار و چالاکی خێرخوازی باشترا بمێنەوە زۆر سپاسی کورسات دەکەم کە هەمیشە لە ڕووماڵکردنی ئەو کارە خێرخوازیانەیە لەگەڵ ڕێکخراوی مناڵپارێزە زۆر بەخێر بێن زۆر سپاس ئەزیزانم کە ئێوەش تا ئێستا لەگەڵمان نابوون و هیوادارم تاوەکو و کۆمەڵە بڕگە و بابەتی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێ.